بەڕاستی زۆر پێویستە ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە هەم بنیادی بنین هەر کەس لە لای خۆیەوە بۆ نمونە لە هەر تاکێک بێوێ لە بەردە دەرگای ماڵەکەی خۆی بەشێک سەوزایی بچێنێ و لە دەرەوە دەمێن لە پارکەکان لە شوێنە شتێکان دەبێت سەوزایی هەبێت و پێویست ئێمە ڕێژەی سەوزایی زیادکەن لە هەرێمی کوردستان چکە بەڕاستی زۆر پێویستە کاچێن دەرەوە ئاوهەوا خۆشەکات ئینسان ناخی ئارامە بێ سەوزایی ئەبینێت. پێویستە لەسەر حکومەتیان لەسەر خۆشمان پاراستنی ژینگە و سەوزایی زۆر ئەکەیشن پیرۆزە بەڕاستی خۆم یەک لەوانەمە زۆر احتیمامی پێدەم زۆر ڕێزی لێ دەگەن لەبەرەوەی ئێستا خۆم لە ماڵێ هێتمەوە لە دەرەوەش هەم لە بۆ ژینگە و هەم لە بۆ جوانی شار و هەم پێویستی شار. بابەتی سەوزایی ئەکرێ بڵێن بابەتی ژینگەیە بابەت بەشێکی گرنگی ژینگەش بەشێکی سەرەکی ژیانی مرۆڤە بەداخەوە تا ئێستا لە ناو گەلی ئێمەیە نەمانتوانیوە خۆشەویستیکی تەوامان بۆی هەبێ و زۆر باشیش ئەکرێ بڵێم خزمەتی ئەم بوارە نەکراوە بۆیە ئەرکی هاوڵاتیە سەرەتا پاشان حکوومەت چکە ئەگەر هاوڵاتی هاوکار نەبێت بێگومان حکوومەت هیچ کاتێک ناتوانێت ئەم پرۆژەیە سەر بخات. سەوزای لە وڵاتەکەمان چەندی زۆر بێ چەندی چاکترە پێم وایە لە کۆڵان لە ماڵەوە لە هەموو شوێنی سەوزای بێ شتێکی زۆر جوانە بۆ نیشتیمانمان بۆ ژینگەی جوانە هەموو ئینسانی گرنگی بە سەوزای بدە شتێکی بەڕاستی زۆر چاکە بێت و بەتەنها بە حکوومەت و کۆمەڵگای مەدەنی بەتەنها ناکرێت بێ هەمومان هاوکاریان بین.